بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان إذا وقعت الواقعة كاتيك رودا والسام ناكك بيش ديت مبز روجي قيامتها ليس لوقعتها كاذبة روداني وكار الساتة حقيقته كزنات وانت برواي بين بيتو براستي نزانيت خافضة رافعة نزم كروي وبرز كروا إيمان داران برزو پايا دار دبن خوان ناسانيش سر شور و رسوا إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت هباء منبثا كاتيك زوي دشلقيتو بتندي دلرزيت چێوەکانیش ورد و خاش دەبن تەخت و ساف دەبن بەرزیەکان نشێوەکان پڕ دەکەن دەبنە تەپ و تۆزێکی پەرش و بڵاو زەویان پێ تەخت و ڕێک دەکرێت وكنتم أزواجا ثلاثة ئەو کاتە ئێوە دەبنە سێ دەستەوە فأصحاب الميمنة ما أصحاب الميمنة دەستەی ڕاستان دەردەکەون جاچوزانی ئەوانە لە چ خۆشیەکدان وأصحاب المشأمة ما أصحاب المشأمة هەروەها دەستەی چەپ و لار و وێرەکانیش ئای ئەو شومانە لە چ سەرگەردانیەکدان والسابقون السابقون دەستەی سێهەم پێشکەوتووەکانن ئەوانن کە پێشکەوتون لە بەدەستهێنانی ڕەزامەندی خوددادا أولئك المقربون ئەوانە نزیکراوەی بارەگای پەروەردگاریانن في جنات النعيم لە باخەکانی بەهەشتی پڕ لە ناز و نیعمەتدا ثلة من الأولين وقليل من الآخرين دەستەیەکی زۆریان لەوانن کە زوو چوون بەدەم بانگەوازی خودداوە دەستەیەکی کەمیشیان لەوانن کە دواتر بە شوێن ئەواندا ڕێبازی ئیمانیان گرتەبەر على سرر موضونة متكئين عليها متقابلين لەسەر کورسی و قەنەفەی نەخشدار و چنراو بە ئاڵتون دانیشتون شانیان داداوە لەسەر کورسیەکان بەرامبەر بە یەک دیارە کە لە بۆنەی تایبەتیدا کە هەمیشە لە بەهەشدا بەردەوامە ئیمانداران پێک شاد دەبن يطوف عليهم ولدان مخلدون لاوانی جوان و ئێسک سووک و نەمر بە دەوریاندا دێن و خزمەتیان دەکەن و هەمیشە گەنجن و پیر نابن بأكواب وأباريق وكأس من معين بە کوپ و دۆڵکە و سوراحیەوە دەگەڕێن و لە پەرداخی تایبەتدا جۆرەها شەربەت و شەراب و خواردنەوەی بەتام و خۆشیان پێشکەش دەکەن کە لەسەر چاوەیەکی ڕەوانەوە پڕ دەکرێن لا يصدعون عنها ولا ينزفون ئەو شەرابانە نەسەریان پێی دێتە ئێش و نەسەر خۆش دەبن وفاكهة مما يتخيرون میوەشیان بۆ دەجێڕن بە ئارەزووی خۆیان لێی هەڵدەبژێرن ولحم طير مما يشتهون گۆشتی هەر باڵندەیەکیش کە حەزی لێ بکەن بۆیان ئامادەیە وحور عين كأمثال اللؤلؤ المكنون هاوڕێ لەگەڵ حۆری چاوگەش و چاوڕەشیش وەک مرواری شاراوە و دەست لێ نەکەوتوو جزاء بما كانوا يعملون لا يسمعون فيها لغوا ولا تأثيما إلا قيلا سلاما سلاما لەپاداشتی کار و کردەوەی چاچیاندا کە دەیان کرد هیچ جۆرە قسەیەکی نابەجێ و نادروست و ناڕێک نابیستن و یەکتریش گوناهبار ناکەن جگەل لەوتنی سڵاو و وەڵامدانەوە و قسەی خۆش نەبێت وأصحاب اليمين ما أصحاب اليمين دەستەی ڕاستەکانیش جاچوزانی کە ئەوانیش لە چ خۆشیەکدان في سدر مخضود وطلح منضود وظل ممدود
لەژێر سێبەری سدری بێدڕکدان هەروەها درەختی مۆزیش کە بەرهەمەکانی چین چین لەسەر یەکن لەژێر سێبەری دوور و درێژدان لەو باخە خۆشانەدا وماء مسكوب تافگەی جوان و حەوز و فوارەی ڕازاوەی تێدایە وفاكهة كثيرة لا مقطوعة ولا ممنوعة میوەهاتی زۆر و هەمە چەشنیش نەبەروبوومی تەواو دەبێت نەقەدەغەکراویشە وفرش مرفوعة هەروەها ڕاخەری بەرز و بڵندی لێیە إنا أنشأناهن إنشاء ئەو حۆریانەمان بەتایبەت بۆ دروست کردوون فجعلناهن أبكارا عربا أترابا لأصحاب اليمين کردومانن بە حۆریانی هەمیشە چیژ هاوسەرەکانیان زۆر خۆش دەوێت و هەموویان هاوتەمەنن ئەمانە هەمووی بۆ دەستەی ڕاستەکان ئەوانەی نامەی کردەوەکانیان درایە دەستی ڕاستیان ثلة من الأولين وثلة من الآخرين ئەوانە دەستەیەکی زۆریان لە ئیماندارانی پێشینن هەروەها دەستەیەکی زۆریش لە ئیماندارانی دوایین دەگرێتەوە وأصحاب الشمال ما أصحاب الشمال لەولاشەوە دەستەی چەپەکان قڕ بە سەریان بۆ بارودۆخێک کە تێی کەوتون في سموم وحميم لەناو گڕە و ئاوی لە کوڵدا گیریان خواردووە و دەتڵێنەوە وظل من يحموم ڕادەکەن بۆ ژێر سێبەر کە ئەویش دوو کەڵی ڕەش و گەرم و سوتێنەرە لا بارد ولا كريم نەفێنکە و نەبەکەڵکی حەوانەوە دێت إنهم كانوا قبل ذلك مترفين چونکە بەڕاستی ئەوانە کاتی خۆی لەناو ناز و نیعمەتی حرامدا دەتڵانەوە وكانوا يصرون على الحنث العظيم ئەوانە بەردەوام لەسەر گوناهە گەورەکە پێیان دادەگرت هاوڵیان بۆ خوددا بڕیار دەدا وكانوا يقولون أئذا متنا وكنا ترابا وعظاما أئنا لمبعوثون أو آباؤنا الأولون هەمیشە دەیانوت ئایا کاتێک ئێمە مردین و بووینەوە خاک و ئێسقان ئێمە زیندوو دەکرێنەوە یاخود باو باپیرانی دێرینیشمان قل إن الأولين والآخرين لمجموعون إلى ميقات يوم معلوم ئەی پێغەمبەر پێیان بڵێ بێگومان پێشینان و پاشینان هەر هەموویان کۆ دەکرێنەوە و ڕاپێش دەکرێن بەرەو مەیدانی ڕۆژی دیاری کراو ثم إنكم أيها الضالون المكذبون لآكلون من شجر من زقوم فمالئون منها البطون فشاربون عليه من الحميم فشاربون شرب الهيم هذا نزلهم يوم الدين نحن خلقناكم فلولا تصدقون پاشان بێگومان ئێوە ئەی گومڕە و بێباوەڕان ئەی ئەوانەی کە بڕواتان بەڕاستیەکان نییە لە بەروبوومی درەختی ژەقنەبوتیش دەخۆن ورگ و سکتانی لێ پڕ دەکەن اینجا ئاوی لە کوڵیشی بەسەردا دەکەن هەروەکو ئەو حوشترانەی بەهۆی نەخۆشیێکی تایبەتەوە تێر ئاو نابن ئەمە میوانداری ئەوانە لە قیامەتدا ئێمە دروستمان کردوون دەبۆچی بڕواناکەن ئەفەڕەئەیتم ما تمنون جا پێم بڵێن ئەو مەنیەی کە لە جێی خۆیدا دایدەنێن چییە و چۆنە لەم سەردەمەدا زانست هەندێک نهێنیەکانی ڕوون کردوتەوە کە چۆن لە نێوان ملیۆنەهادا بەویستی خوددا یەک دانەی یەک دەگرێت لەگەڵ هێڵکۆکەیەکدا لە سەرەتای دروستبوونی ئادەمیزادا ئەئەنتم تەخلوقونەه ئەم نەحن الخالیقون
ئایا ئێوە دروستی دەکەن یان ئێمە بەدیهێنەرین؟ نحن قدرنا بينكم الموت وما نحن بمسبوقين على أن نبدل أمثالكم وننشئكم فيما لا تعلمون. ئێمە نەخشەی مردنمان لە نێوانتاندا بڕیارداوە، کەس دەسەڵاتی پێش ئێمە نەکەوتووە و بێتواناش نین کە لە شوێنی ئێوە نەوەی تر بهێنین و بیخەینە شوێنتان، یاخود سەر لە نوێ لە ڕێگەیەکەوە کە نایزانن دروستان بکەینەوە. ولقد علمتم النشأة الأولى فلولا تذكرون. سوێن بە خوددا، خۆ ئەوەتە بوونی سەرەتا و یەکەم جارتان زانیوە و بە چاوی خۆتان بینیوتانە چۆن پەیدا دەبن، کەواتە بۆچی یاداوەری وەرناگرن و بیر ناکەنەوە؟ أفرأيتم ما تحرثون. ئایا سەرنجتان داوە لەو زەویەی کە دەیچێڵن و دەیچێنن؟ أأنتم تزرعونه أم نحن الزارعون. ئایا ئێوە دەیڕوێنن یا هەر ئێمەین ڕوێنەر و بەرهەمهێنەر؟ لو نشاء لجعلناه حطاما فظلتم تفكهون. اینجا ئەگەر بمان ویستایە دەمان کردە چیلکە و چەواڵی بێخێر، ئەوسا دەستان دەکرد بە قسەی بێهودا. إنا لمغرمون بل نحن محرومون. بەخەفەت و پەژارەوە دەڵێن بەڕاستی زەرەری چاکمان کرد، ڕەنجە ڕۆ خۆمان، بەڵکو بێبەری و بێبەهرە خۆمان. أفرأيتم الماء الذي تشربون. ئەی سەرنجی ئەو ئاوە نادن کە ڕۆژانە چەند جار دەیخۆنەوە، لە کوێوە هات، چێ دروستی کرد، لە چی دروست بوو؟ أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون. ئایا ئێوە داتان بەزاندووە لە هەورەکانەوە یان ئێمە دابەزێنەرین بەهۆی یاسای تایبەتەوە؟ لو نشاء جعلناه أجاجا فلولا تشكرون. ئەگەر بمان ویستایە ئەو ئاوەمان دەکردە خوێیەکی تاڵ و سوێر، جا بۆ سپاسگوزاری ناکەن؟ أفرأيتم النار التي تورون. ئایا سەرنجی ئەو ئاگرە نادەن کە دایدەجرسێنن لە جۆرەها سەرچاوەوە چییە و چۆنە؟ أأنتم أنشأتم شجرتها أم نحن المنشئون. ئایا ئێوە دارەکەیتان دروست کردووە یان ئێمە بەدیهێنەرین؟ ئەمەش ئاماژەیە کە نەوت لە دەرەنجامی ژێرە و ژووربوونی دارستانەکان بەدی هاتوون. نحن جعلناها تذكرة ومتاعا للمقوين. هەرێمە کردومانەتە هۆی ئەوەی کە یاد خەرەوە بێت، هەروەها کردومانەتە هۆیەک بۆ ئەوەی گەڕۆک و گەشتیاران و دەسەڵاتداران کەڵکی لێوەربگرن. فسبح باسم ربك العظيم. جاکەواتە ستایش و سپاسگوزاری پەروەردگاری گەورە بە و با ناوی پیرۆزی هەمیشە لەسەر زارت بێت. فلا أقسم بمواقع النجوم. سوێندم بە شوێنی ئەستێرەکان لە ئاسمانی فراواندا کە لە ژمارە نایەن. وإنه لقسم لو تعلمون عظيم. بێگومان ئەم سوێندە گەر بزانن سوێندێکی زۆر گەورەیە. لەم سەردەمەدا زیاتر ڕوون بۆتەوە کە خودای بەدیهێنەر ملیۆنەها کاچێشان و ملیارەها ئەستێرەی دروست کردووە کە کۆمەڵەی خۆر لە ئاستیدا زۆر بچووکن. إنه لقرآن كريم في كتاب مكنون. بەڕاستی ئەوەی کە محەممەد دەیخوێنێتەوە قورئانێکە زۆر پیرۆز و بەڕێزە، لە کتێبی شاراوەدا کە لەوح المەحفوظە پارێزراوە، هەروەها نوسخەکانی سەرزەویشی پارێزراوە و پارێزراو دەبێت هەتا دنیا دنیایە. لا يمسه إلا المطهرون. تەنها پاکان نەبێت کەس دەستی لێ نادات. تنزيل من رب العالمين.
ئەم قورئانە لەلایەن پەروەردگاری جیهانیانەوە نێردراوەتە خوارەوە. أفبهذا الحديث أنتم مدهنون لەگەڵ ئەو هەموو ڕێزەدا کە دەربارەی قورئان وترا هێشتا ئێوە ئەی باوەڕ لاوازان دوو دڵن بەرامبەر ئەم گفتار و فەرموودەیە و کەم تەرخەمن لە بەجێهێنانی فەرمانەکانیدا. وتجعلون رزقكم أنكم تكذبون هەموو بەهرەیەک کە دەبوایە لە قورئان وەری بگرن بۆتە ئەوەی کە بڕوای پێناکەن و بە درۆی دەزانن. فلولا إذا بلغت الحلقوم باشە ئێوە بۆ بیر ناکەنەوە ڕۆژێک دێت کە ڕۆحتان دەگاتە گەروتان وأنتم حينئذ تنظرون ئێوەش بە دەوریە و کەسەدا بێدەسەڵاتانە تەماشا دەکەن و سەرنج دەدەن. ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون لە کاتێکدا کە ئێمە لە ئێوە نزیکترین لێی بەڵام ئێوە نامان بینن. فلولا إن كنتم غير مدينين ترجعونها إن كنتم صادقين. خۆ ئەگەر ئێوە زیندوو ناکرێنەوە و پاداش نادرێنەوە ئەو ڕۆحەتان دەجێڕایەوە ئەگەر ڕاست دەکەن و دەسەڵاتتان هەیە. فأما إن كان من المقربين فروح وريحان وجنة نعيم. جا ئەگەر ئەو کەسەی کە لەسەر مەرگدایە لە نزیکان و خۆشەویستانی ئێمە بێت ئەوە ئیتر خۆشی و کامەرانی و ئاسوودەیی بەهەشتی پڕ لە ناز و نیعمەت چاوەڕێیەتی. وأما إن كان من أصحاب اليمين فسلام لك من أصحاب اليمين. خۆ ئەگەر لە دەستەی ڕاستانیش بێت ئەوە لەلایەن دەستەی ڕاستانەوە سڵاوت پێشکەش دەکرێت. وأما إن كان من المكذبين الضالين فنزل من حميم وتصلية جحيم. بەڵام ئەگەر لە دەستەی ئەوانە بێت کە گومڕان و بڕوایان بە بەرنامەی خوددانیە بە ئاوی لە کوڵ پێشوازی لێ دەکرێت دەگەێنرێتە دۆزەخ. إن هذا لهو حق اليقين. بەڕاستی ئەوەی کە باسمان کرد حەقیقەت و ڕاستەقینەیە و دوور لە گومانە. فسبح باسم ربك العظيم. کەواتە ستایش و سپاسگوزاری پەروەردگاری گەورە بکە.